سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانین هاتوین ئەمانەوەی گفتوگۆ لەگەڵ مناڵە عەزیزەکانە بکەین لەسەر بابەتێک ئەزان بابەتەکە چییە؟ ئەمانەوێ بزانین مناڵەکان چۆن کەلوپەلەکانی باخچە پارێزن و بە چ شێوەیەک بەرگری لە کەلوپەلەکانی قوتابخانەکەن لە شکان و لە پیسبوون و لە وێرانبوون لەگەڵمان بن فەرموون. چۆنی؟ باشە. ناو چییە؟ ڕامان. ئافەرین کاکە ڕامان. ڕامان دەزای پۆلەکەشتان زۆر خۆشەوە بۆ؟ چیا بۆیە و وێنە جوانانی کردووە؟ مامۆستا. ئافەرین. ڕامان تۆ لە پۆلی چەندی؟ چوار. چوار هەر بژی. ڕامان باشە ئێستا ئەمە پۆلی چەنە؟ چوار. چواری ئەلف؟ بەڵێ. باشە ڕامان تۆ چۆن کەلوپەلەکانی قوتابخانەکەەوە پارێزی؟ بۆ نمونە ئەو ڕەحلەی لە سەری دانیشتووی ئەبێ بە پێ بچیتە سەری؟ بۆ؟ لەبەرەی پیسە بێ. ئافەرین. ئەی ئەگەر بینی و برخوویەکی لێ بووەتەوە یان لایەکی پیس بووە تۆ چیەکەی؟ ئەچمە مامۆستاڵێ. ئافەرین هەر بژیە بێ مامۆستاکە ئەگە دەرکەیتەوە بۆی کەلوپەلەکان نەشکێ وایە؟ بەڵێ. ئافەرین یەک چەپڵێقای بۆ ڕامانگیان هەر بژی دەست خۆش. چۆنی؟ چۆنی؟ باشی؟ بەڵێ. ئەی خوار باش بی ماشەڵڵا کە پاک و خاوێن ئەوە چییە شتانە پێێتەوە؟ ئەوانە باجی نمونەی. باجی نمونەی لە چیان نمونە بوو یادی پێ بڵێ. لە دەرزەکانەوە. لە دەرسەکانە؟ هەردووکی هیوانەکانە؟ هەر بژی ئافەرین. ناوچی بوو؟ ئارسام. ئارسام نمرەکانت چەندن؟ نمرەکانم لە خواردنەوە تیانە. خواردنەوە تیانە؟ ئافەرین هەدی پێم بڵێ تۆ چۆن ناوە بووی بە قوتابیەکی نمونەی؟ وەڵا هەوڵی خۆمم سعیەکەم. هەوڵی خۆی تو سعیەکەی؟ ئافەرین. ئەی باشە پێم بڵێ مناڵ ئەبێ یاری بە ئایپاد و تابلێت و مۆبایل و شتانە بکە؟ تۆ یاری پێ ناکەی وایە؟ ئەبێ زۆرترین کاتەکانی ژیانمان بەچیەوە تەرخاکەین؟ بەسعیەوە. بەسعیەوە هەر بژی ئەگەر مناڵەکانی تریش سعیکەن هەموو نمرەکانیان وەکو تۆی لێ وایە؟ دوایی هەمووشیان ئەو مەدالیایانە وەرەگرن وایە؟ هەر بژی ئەدی تۆ پێم بڵێ تۆ کەلوپەلی قوتابخانەکە و چۆنە پارێزی؟ نابێ پیسیان بکەم و نابێ فڕێیان بیەم و نابێ بەس بە قاز بچمە سەر ڕەحلەی مەکتەب و ئافەرین هەر بژی دەست خۆش بۆ هیوایە بکە مناڵانی تریش ئاوە چاو لە تۆکەن نمرەکانیان باش بێ تۆ شەبێ هاوکاری مناڵەکان بکەیت بۆ ئەوەی ئەوانانەی کە تێن ناگەن لە ڕێی تۆ تێ بگەن باشە؟ هەر بژی یەک چەپڵێقای بۆ ماوڕێمان دەست خۆش وحەفیز. چۆنی؟ باشم. باشی؟ باشم. ناو چییە؟ ئاریا. ئاریا کەکاریا چۆنی؟ باشی؟ هەر بژی ئاریا؟ باشە تۆ حەزەکەی پۆلەکەتان هەمیشە پاک و خاوێن بێ یان دیوارەکانی نووسرا بن فەرشەکانی قوڕاوی بن حەزت لە کامیانە؟ حەزەکەم پۆلەکەمان پاک و خاوێن بێت. ئافەرین باشە کەواتە بۆ ئەوی پۆلەکە و پاک و خاوێن بێ تۆ بێت چی بکەی؟ ئەبێ هەوڵمان پیسی نەکەین. ئافەرین باشە ئەبێ کاتێک ئەم فەرشە جوانانە لە قوتابخانەکەتان داخراوە تۆ بە پێک قوڕاویەوە بیت؟ بۆ؟ چونکە پیسە بێت. ئافەرین. ئەی باشە کەیتە قوتابخانە چیەکەی یەکەم شت؟ یەکەم شت ئەبێ پێڵاوەکانمان پاکەیت وایە؟ دواییش لە پۆلەکەمانە هەر شتێک کەوتم بوو ئەبێ کۆیکەینەوە وایە؟ دواییش لە شوێنەکەی خۆمان دانیشین و هەوڵبەی شوێنەکەی خۆمان بە پاکی بپارێزین وایە؟ ئافەرین. ئەی ئەوە تۆ ناوچی بوو؟ ئاریا. ئاریاس. ئاریاس یان ئاریا؟ ئاریا. ئاریا. ئەی براوەیە ناوی ئاریاس؟ نیتا ئەی هاوڕێوەیە ناوی ئاریاس؟ نیتا؟ ئەی حەزەکەی ئاریاس ناوی بێ بە هاوڕێو؟
ئافرین هەر بژی یە چەپڵێکانی بۆ لێمان دەست خۆش سپاس چۆنی باشی ناو چییە لاوی کاکە لاوی دەنگ و باسە چۆنە ئەییا خوار باش بی لاوی باشە ئەوە چییە هەڵواسراوە ئەمە گروپی چی نووسراوە گروپی قانع باشە تۆ ئەزانی قانع کێیە کێیە شعر و ئەوانە دروست دەکات شاعیرێکی بەناوبانگی گەلی کوردە وایە ئافرین باشە تۆ حەزت بە شعر و هۆراوە هەیە ئافرین کەواتە بێ ئێمە ڕێز لە شاعیرەکانی خۆمان بگرین پێم بڵێ ئێوە گروپەکەتان ناوی قانعە ئافرین ئەی باشە ئەمڕۆ مامۆسا بۆ نمونە لەم گروپە دای ناوی ئەبێ بەیانی هەر لە خۆتەوە بێ پرسی مامۆساکە و بچیتە گروپێکی تر بۆ چونکە ئەوە بێچەوانەی ڕێنماییەکانی مامۆسایە وایە کەواتە مامۆسا لە هەر شوێنەکە داینین ئێمە ئەبێ لەو جێگە بمێنینەوە ئەگەر ویسمان جێگاکەمان بگۆڕین ئەبێ پرس بە کێ بکەین مامۆساکەمان ئافرین یەک چەپڵێکین بۆ ماوڕێمان دەست بۆ سپاس چۆنی هاوڕێکەم تۆ باشی ئەیە خوا هەمیشە باش بی باشە پێم بڵێ ئەو تۆ هەموو ڕۆژێ ئەوە بە پاک و خاوێنی بۆ قوتابخانە ئافرین ئەبێ هەموو ڕۆژێ ئەوە پاک و خاوێن بی بۆی مامۆساکە و تااقەتی هەبێ وانەکاتان لەگەڵا بخوێنێ چووکە مامۆسا هەمیشە حەزەکە قوتابیەکانی پاک و خاوێن بن باشە ئافرین وتە ناو چییە ڕەوەزیە ڕەوەز تۆ هۆراوشتێ لەبەرە هادی وەراوەیەکی خۆشم بۆ کۆمپیوتەر دانیشە لام بەرامبەر دانیشە و لێم بڕوانە ئیسوکارم چەند جوانە ئەخڵێکی گەورە و پڕم وەک دارستانی چڕم ئامێرێکی هەستیارم هەڵە ناکەم لە کارم تۆ باشە تۆ لە کۆمپیوتەرە زانی ئافرین یەک چەپڵێکین بۆ ماوڕێمان هەر بژی کاکە ڕەوە دەست بۆ چۆنی هاوڕێکەم باشی ناو چییە هێما ئافرین کاکە هێما ئەی تۆ لە پۆلی چەنی من لە 4 ئەلفم ئافرین هێما جان باشە پێم بڵێ ئەگەر هاتیتە قوتابخانە بینی و لە قوتابخانەکەتان یەکێ لە بەلوعەکانی دەشوەرەکە شکاوە تۆ چیەکەی نەچم بۆ لای بەڕێوبەرەکەی قوتابخانەکەمان پێ ئەڵێم ئەم بەلوعەی قوتابخانەی ئێمە شکاوە بڕەوە چاکی کێرەوە ئافرین کەواتە ئەبێ ئێمە ڕێز لە کەلوپەلەکانی قوتابخانە بگرین ئەگەر زانیمان شتێک شکاوە ئەبێ چی بکەین بە مامۆسا ئەبێ مامۆسا و ئیدارەکە ئاگادارکەینەوە وایە هەر بژی یەک چەپڵێکین بۆ ماوڕێمان دەست خۆش سپاس چۆنی باشی ئافرین هەر بژیت ئەوە هەمیشە بڵێ باشم من زۆر باشم بۆ ئەوەی هەمیشە وزەوتیا بێ باشە ناو چییە کاکە بەهەست چۆنی دەنگ و باسە چۆنە هەمیشە باش بی بازگیان بەهەست باشە پێم بڵێ تۆ کەلوپەلەکانی قوتابخانەکە و خۆشەوێ ئاها باشە ئەگەر زوو یاری بۆ پلاکانەکەینە لە خۆمانەوە دایگیر سەین بیکوژێنینەوە دایگیر سەین بیکوژێنینەوە دایگیر سەین بیکوژێنینەوە کارێکی ڕاستەیان هەڵەیە بۆچی دوایی پلاکە ئەشکێ تو ئەبێت چاکیکەینەوە ئافرین دوایی ئەشکێ دوایی ئەو کاتە ئەبێت چاکیکەینەوە باشە پێم بڵێ ئەگەر وایەرە کات بێتە دەرەوە لەناو ئەو پلاکانەوە ئێمە ئەبێت چی بکەین ئەبێ بچین بەڕێبەر بوون لەگینا ئەگەر ئێمە دەستکاری بکەین کارەبا لەمانەیە ئافرین بۆیە ئەبێ ئێمە هەمیشە چی بکەین کەلوپەلەکانی قوتابخانەکەمان چی لێ بکەین بیپارێزی لە شکان و لە ناوچوون وایە هەر بژی یەک چەپڵێکین بۆ بازگیان ئافرین سپاس چۆنی باشی ئافرین هەر بژی ناو چییە هانۆ گیان چۆنی باشی هانۆ تۆ حەز لە پاک ڕاگرتنی پۆلەکەتانە ئەی باشە حەزەکەی کەلوپەلەکانی پارێزی باشە هانۆ ئەگەر زانی و سەتڵی خۆڵەکەتان پڕ بووە لە خۆڵ و خاشاک چی لێگەی ئەڕۆم مامۆستایەک باڵەکەم ئەڵم مامۆستا ئەم تەنگە زەرفێکە خۆم بەرە بە ئەم خۆڵانە تەنگە خۆڵەکە بخەم ناو زەرفەکەەوە هەر بژی کەواتە خۆڵەکان هەوڵەی بیڕێژی وایە بۆم کاراکەی لەبەرەوەی قوتابخانەکەم بە پاک و خاوێنی ڕابینم ئافرین کەواتە کەلوپەلەکانی قوتابخانەکە و خۆشەوە و هەوڵەی بە پاک و خاوێنی ڕاگری وایە هەر بژی یەک چەپڵێکین بوانویکە دەست خۆش ئەی تۆ چۆنی هاوڕێکەم باشی هەر بژی ناو چییە نام دیلانە دیلامە بەڕەنگینە دیلان
تۆ لە پۆلی چەندی؟ 4000. 4000 ئافرین. دیلان باشە ئەگەر ئێمە قەڵەمەکەمان داین و هەڵینە سەر فەرشەکە چییە بێ؟ ئەوە قوتابخانەکەمان پیسە بێ. پیسە بێ. ئەی ئافرین. ئەی باشە ئەگەر بمانەوێت قەڵەمەکەمان دایی ئەبێ چی بکەین؟ ئەبێ بیکەینە ناو تەنەکە خۆڵ. ئەبێ بیکەینە ناو تەنەکەی خۆڵەکەەوە بۆ ئەوەی ئەم ناوە پیس نەبێ وایە؟ هەر بژی یەک چەپڵێک قایم بۆ دیلان گیان. دەست خۆش سپاس. چۆنی؟ باشی باشی؟ ناو چییە؟ چروستان چی؟ چروستان چروستان ناو خۆشە ئەزانی واتاکە یعنی چی؟ یعنی واتاکە یعنی دارستان دارستان بە چه زمانێک؟ کوردی کوردی ئافرین لەوانەیەوە کوردی زمانی کوردی هەدی چروستان دەی من نەبیستەوە بەس ناوەکە زۆر خۆش ئازانی چروستان تۆ لە پۆلی چەندی؟ 4000 لە پۆلی 4000 ئافرین باشە چروستان ئۆ قوتابخانەکەتان بۆ ئەوە نەپاک و خۆشە چونکە هاتم لە قاتی خوارەوە کە هاتمە سەرەوە هەمووی فەرشی پاک و خاوێن بوو باشە ئەوە چۆن ئێوە ژوورەکانتان ناو پاک و خاوێن ڕاگرن لەبەرەی هەموو ڕۆژ ئێمەین بۆ قوتابخانە هەموو ژوورەکان پاکینەوە بەڕاستە؟ بەڵێ باشە ئەی باشە ئەگەر ئێستا من بە پێی قوڕاویەوە باتماتە ئێرە چییە؟ پیسە بێ پیسە بوو کەواتە ئەبێ ژوورەکەمان پاک و خاوێن ڕاگرین وایە؟ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ چروستان هەر بژی چۆنی ئەوڕێکەم باشی ناو چییە؟ هانۆ ئەفرین هانۆ گیان هانۆ باشە تۆ قوتابخانەکە خۆشەوێ چەندێک؟ زۆر ئافرین باشە ئەگەر بینی و کۆمەڵێ مناڵ ئەیاویست بەرد بگرنە شوشەی پۆلەکان تۆ چیەکەی؟ ئەچم بە مامۆساڵم ئەچی بە مامۆساڵی یان ئەشتوانی شتێکی تر بکەی مناڵەکان ڕێنماییکە بڵێ نابێ ئێوە کەلوپەلەکانی ئەم باخچەیە ئەم قوتابخانەیە بشکێنن لەبەرەوەی ئەمە سامانی گشتیە ئەمە هەمومان لە قوتابخانەیە سوودمەند دەبین وایان لێ بکە کە ئەوانش قوتابخانەیان خۆش بێ باشە؟ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ماوڕێمان هەر بژی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ڕێیان گیان چۆنی؟ منە ناسی؟ ئافرین منە لەکوێ بینیوە؟ لە کەناڵی کورسات وایە؟ باشە تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ سەیری فلم کارتۆنەکانەکەی؟ چ فلم کارتۆنێ زۆر خۆشە؟ سارا ئەی کە خۆشە هەموو فلم کارتۆنەکە بینی؟ ئێ باشە ئەی باشە بینی و دوایی کۆتایی دراماکە چی بوو؟ نەو بینی؟ زۆر خۆش بوو باشە ئەتوانی دووبارە سەیریکەیتەوە لە ڕێی کەناڵی یوتوبەکەی ئێمەوە ناوی کورسات کەیتسە لەوێ هەموو ماوەی مناڵانەکانی ئێمەی تێە باشە؟ ئافرین ئاتی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ مناڵەکان ئەی برسێژین تاڵەکان لەسەر سنگەنەتایەکی بابە گورگور نزیک کتابکەی سەرۆژووری زێڕینی گر دەرینی کرد کچکۆڵەیەکی بچووکم دی لێ نووسرا بوو ئالێرەدا منداڵێکی چاوکەشی کورد لە برسان ئەی ئافرین هات بشی ئەوە هۆراوە خۆشم لەکوێوە لەبەرگرت لە کتێبی کوردی لە کتێبی کوردی ئافرین بەو هیوام کە هەمیشە مناڵەکانی تریش چاو لە تۆکەن و ئەوانیش هۆراوە لەبەرکەن باشە؟ یەک چەپڵێک قایم بۆ ماوڕێمان دەست خۆش سپاس چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ئالیا گروپەکەی تۆ ناوی چییە؟ ناوی پەشێوە پەشێو کێ؟ پەشێو شاعیرێکە شاعیرێکی کوردە وایە؟ ئافرین باشە پێم بڵێ تۆ نێوانە لەگەڵ شار و هۆراوشتی وایە چۆنە؟ باشی؟ کەواتە حەزت لە هۆراوەیە وایە؟ ئادی تۆش هۆراوەیەکم بۆ بڵێ؟ ئێمە قوتابیشین خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکەین وێنەی بەرد و دڵپاکەین خامە و کتێب و دەفتەر هەر سێ دەخەینە سەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی توان و ڕاستی بیری تۆ؟ کێشە نییە منیش ئەوە جارجار شتم بیرەچێتەوە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ماوڕێمان هەر بشی دەست خۆش ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لینا گیان تۆ لە پۆلی چەندی؟ 4000 کەواتە لەگەڵ ماوەڕێیانەتە وانەکانتان بە باشی خوێنن باشە ڕێز لە مامۆسا و کەلوپەلەکانی قوتابخانە شەگرن ئافرین باشە ئێمە ئەبێ ئەو شتانەی کە ئەی خۆی فڕیان نینە سەر زەویەکە بۆ
لەبەرەوەی ژینگە پیسە بێ لەبەرەوەی ژینگەی قوتابخانەکەمان پیسە بێ ئەبێ ئێمە هەوڵ بین بیپارێزین ئەبێ قوتابخانەکەمان خۆش بوێ نابێ هیچ کاتێ هەوڵ بین شتەکانی بشکێت و کۆن بێ وایە ئەفەرین یەک چەپڕێکای بۆ ماوڕێمان دەست خۆش سوپاس جوانی هاوڕێکەم باسم باشی کە جوانە ڕەنگی چاویلکەکە هەیە ئەوە چ ڕەنگەکە بزان مەزانی مۆر حەزت لە ڕەنگی مۆرە ئەی باشە ئەمە بلوزەی من چەند ڕەنگی تێ سێ چی و چی سپی ڕەش سپی نیلی و جگەری جگەری ئافەرین تۆ ڕەنگەکان زۆر باشە ناسێزانی هەر بشی باشە تۆ حەزت لە ڕەنگی مۆرە چیتر لاسیکەکەشی ڕەنگی مۆری تایە نووسینەکانیش هەمووی ڕەنگی مۆرن بۆ چی نووسراوە شرۆفە بکە بۆچی خەمڵاندنی چوار گەورەیە لە نمونەی وایە نمونەی بە وایە خوێنەوەریەکەم باشە ئەی چۆن منیش وەکو تۆ لە قوتابخانەم بەس من ئەزین لە پۆلیسانم وەرە بەگوێتایە من لە پۆلیسێم سێ ئەی چی ئەی تۆ پار لە پۆلیسان بووی سێ ئافرین ئەدی ئەوە تۆ لە چ گروپێکی من لە گروپی بێکەسم لە گروپی بێکەسی ئەی بێکەسیە بێکەس شاعیرێکە ئافرین شاعیرێکی گەورەی ناوداری کوردە وایە هەر بژی باشە تۆ حەزت لە شعر و شتی وایە ئەدی شعرێکمان بۆ مناڵەکان ئەیبرسیە ژینتاڵەکان لەسەر سنگانە و تاەکەی بابە گوڕگوڕ نێزیک تاوگەکەی سەرۆژووری زێڕینی گەرگڵ کۆیەکی بچکۆڵەندی لێ نووسرا بۆ ئالێرەدا منداڵێکی چاوگەشی کورد لە بەرسامر هەر بێژی یەک چەپڕێکاین بۆ مەوڕێمان دەست خۆش سوپاس تۆ چۆن یاوڕێکەم باشی ناوچیە ژینا گیان باشە باسی بابەتەکەی خۆمان بکەین ئەگەر تۆ بینی و یەکێک لە گڵۆپەکانی ژوورەکە و پرتە پرتێکراوە تۆ چیەکەی ئەچم بە مامۆستا ئافرین بۆ چێوێ بە مامۆستا بڵێ لەبەر ئەوەی چاکی کات لەبەر ئەوەی چاکی کات ئێمە خۆمان مناڵین دەستمان ناگاتە ئەو بنمیچە و گڵۆپەکە چاکەین بۆیە بێ هانا بۆ کێبەرین بۆ مامۆسا بۆ ئەوەی زیانی زیاتر بەر پۆلەکەمان و بەر ژوورەکەمان نەکەوێ ئەبێ هەوڵ بین گڵۆپەکە چاکەین وایە هەر بژی یەک چەپڕێکاین بۆ ژیناکیان دەست خۆش چۆنی باشم باشی بەڵێ ناوچیە بێلا هەی لەو ناو خۆشانی ئەم مناڵە ئازیزانەیانە بێلا تۆش لە ژووری لە گروپی بێکەسی وایە ئافرین بێلا ئەگەر ئێمە بەردەوام لەسەر دیوارەکان بە قەڵەم و بەجاپ لەسەر دیوارەکان بنووسین کارێکی ڕاستیان هەڵێ بۆ لەبەر ئەوەی ژینگەکەمان پیسە بێت و دیوارەکان پیسە بێت دوایی قوتابخانەکەمان ناشرینە ئافرین ئەی خۆشە لە پۆلێکی پیسی ناشرینە دانیشین نەخێر کارێکی هەڵەیە زۆر ناخۆشە ئێمە لە ژوورێکی پیسا دانیشین ئەبێ هەوڵ بەی ژوورەکەمان هەمیشە پاک بێ وایە هەر بژی یەک چەپڕێکاین بۆ بێلاکیان زۆر سوپاس چۆنی باشی ناوچیە نۆژان گاکە جوانە ڕەنگی قژی قاوەیە وایە هەر بژی نۆژەنگیان نۆژان کەواتە بەپی ناوەکە و بێ تۆ زۆر حەزت لە پاک و خاوێن و گرنگیانە بە قوتابخانە و پۆلەکە وایە باشە ئەگەر تۆ چوویتە دەستشۆرەکە بینی و ئەو ناوە پیس بووە ئەو ڕژاوە ئەمانە تۆ چیەکەی بە مامۆساکە وەڵێ یان ئەگەر توانی و خۆ بە ماسیحە ئەو ناوە پاکەرەوە باشە لەبەرەوەی ئەم قوتابخانانە قوتابخانەی هەمومانە کە سوکاری ئێمە هاوڕێکانمان خۆمان هەمووی لی سوودمە دەبین وایە بۆیە ئەبێ هەوڵ بین چی بکەین پاک و خاوێن ڕایگرین و وەکو چاومان بیپارێزین وایە هەر بژی نۆژەنگیان نۆژەن وەراوە شتێ لەبەرە ئەدی وەراوەیەکی خۆشم بۆ بڵێ قوتابیش ئێمە قوتابی شیرین خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێژناکی وێنەی بەرزی دڵپاکەین خام و کتێب و دەفتەر هەرسی دەخەینە سەرسەر مامۆستای ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمە ئیتر دەبێت بخوێنی نەزانین لە بن بێن هەر بژیت ئافەرین یەک چەپڕێکاین بۆ نۆژەنگیان دەست خۆش ئەی تۆ چۆنی هاوڕێکەم باشی ناوچیە لیرە باشە پێم بڵێ تۆ قوتابخانەکە و خۆشەوێ باشە ئەی کێ ئەم هەموو وێنە جوان و شتانەی کردووە لەسەر دیوارەکان مامۆستا ئەی ئێوە هاوکاریتان نەکردووە هاوکاریتان کردووە باشە تۆ چۆن بەرگری لە قوتابخانەکەەوەکەی لە کەلوپەلەکانی بۆ ئەوەی لە ناو نەچن بۆی نەشکێن بۆی پیس نەبن چۆن
نایڵم کەس دەستکاری کات و تفڕی بات و قەت نایڵم کەس بە قاچی پیسەوە بێتە ناو مەکتەبەکە. ئافرین ئەگەر بینی یەکێک کاتۆتە ژوورەوە بە قاچی پیسەوە تۆ چی پێڵێ؟ من ئەڵێم بڕۆ پێڵاکە و پاکەرەوە وەرەوژوو. هەر بژیت ئافرین کەواتە بۆم دەرکەوت کە ئێوە هەمووتان حەسان لە پاک و خاوێنی و پاکڕاگرتنی قوتابخانەکەتانە وایە؟ هەر بژی یەک چەمرەخای بۆ ماوڕێمان دەست خۆش سپاس. من ئێستا لەسەر یەکێک لە ڕەحلەکانی ئەم قوتابخانەیە دانیشتوم. بەڕاستی ئەم پۆلە زۆر پاک و خاوێن و زۆر باشە. ئازانن بۆچی؟ چونکە مناڵەکانی هەمووی هەوڵێن کە کەلوپەلەکانی ئەم قوتابخانەیە بە باشی بپارێزن بۆ یوئە کە ئێوەش چاو لە ئەم هەوڕێیانەمان بکەن و سووتان لە ڕێنمایەکانی بینی بێن. لێرەیە کۆتایی بە بەرنامەکەمێنە هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسوێنم. خواتان لەگەڵ. خواحافیز. خواتان لەگەڵ.